بەێ قۆناغا شۆڕشەیە ئیلۆنی معاملەیە سەرکردایەتیا کورد لەگەل بەغدایی تایبەتمەندیە شۆڕشە ئیلۆنی دوزار ڕزگاریە کوردستانێدا میوانی من دکتۆر مستەفا زەنگەنە مامۆستای زانکۆیە لە ستودیا کوردستان 24 میوانی منە ڕێز و سلااو بەخێرهاتی ڕێز دکتۆر سپاسی بەرزتان دەکەم سپاسی کەناڵە بەرزەکەتان دەکەم هیوادار ئەمڕۆ بتوانین هەندێک لایەنی شۆڕشی ئەیلول بخێنە ڕوو چۆتان پێ باشەوە دەست پێ دەکەین تایبەتمەندی شۆڕشی ئەیلول چ بوو دکتۆر؟ من پێشەوەی بێمە سەر تایبەتمەندی شۆڕشی ئەیلول چونکە تایبەتمەندیەکانی شۆڕشی ئەیلول ڕەنگە لە ماوەی نیو سەعاتە باس نەکرێت چونکەندە زۆرە بەڵام من دەمێ بڵێم من وەکو شاید حاڵێک ئەو کاتە ئێمە لە چەمچەماڵ بووین باوکو مامەسا بوو پۆلی یەکی ناوەندی بووم و من بەڵێ من شاید حاڵ و بەشدار بووی شۆڕشی ئەیلولم بە ڕێگەیەک لە ڕێگەکان ئێمە لێرە کۆمەڵی گەنج بووین لەوانە ناسیحی مەلاقەیب لەوانە سالار سەردار و ئەشرەف ئەمانە بەرپرسێکمان هەبوو بە ناوی شێخ ڕەزای شێخ عەبدولکەریم خەڵکی سەنگاو بوو ماوەی 2 ساڵە وفاتی کردووە دەنگۆی ئەوە بوو کە کۆمەڵێ پێیان دەکوتن کۆمەڵا و کاتە هاتوونێتە ناو دەربن ئامانجیان هەیە داخوازیان هەیە لە حکوومەتی مرکزی و داوای مافی میلەتی کورد دەکەن ئێمە زانیمان بە پێی ڕێخستنەکان قسەمان لەگەڵ کراوە کۆبوونەوە کرا من تەکلیف کرام بۆ ئەوەی بچم یەکەمین تەتەر و نامەبەری نێوانی ڕێخستنەکانی چەمچەماڵ و شۆڕش من بوومە ئەو کاتە پۆلیەکی ناوەندی بووم ئەلاگەیەکیان دامێ و پڕ بوو لە جگەرە من ئەو جگەرەیە لەگەڵ کوڕێک بە ناوی ڕەحیم خەساب وفاتی کردووە ماوەی 4-5 ساڵە ئێمە هەستاین ئەو ئەلاگەیەمان برد بۆ کەسێک بە ناوی مەلاقادر چەمچەماڵی کە پیان دەوت مەلاقادرە باوکی لیوە کاوەیە و باوکی لیوە نەوزاد بوو کە لە فەلەک ئیشی دەکرد وفاتی کرد ئێمە هەستاین ئەو نامەیەمان برد ئەو ئەلاگەیەمان برد بۆ ئەو لەوێ جگەرەکان سنتەرێکی هەبوو کردیەوە توتنەکەی کردە ناو دەستی خۆی من نەمدەزانی ینی چ تێدایە کاغەزێکی بچووک دەرچوو لێ نووسرا بوو با بڵێن سیغاری داوەکەی سوورە و سیغاری داوەکەی سوورە ئەوی جگەریان پێدەپێچا گەڕا لە ناو ئەو سیغارانە یەکێکیان داوەکەی سوور بوو کردێەوە نامە بوو لە باتی ئەوەی سیغار بێ هەواڵەکانی ناو چەمچەماڵ و داوایان لێکردین کە ئەبێ من نامەیەک بەرمەوە مەلاقادر بەڕەحمەت بێ نامەیەکی دامێەوە من لەژێر ئەوە پشتێنەکەم شاردمەوە لەگەڵ ڕەحیم خەساب هێنامانەوە دامانە شێخ ڕەزا ڕۆژی دەی مانگ بوو دەی ئەیلولی 1960 ڕۆژێک پێش شۆڕشی ئەیلول ئێمە کە چوینە ئەوێ خەڵک دەهاتن لە شارەکانەوە سەیری پێشمەرگەکانیان دەکرد چونکە دەیانگوت دەنگۆیەکە بۆ ئەو کاتە منە قسانە دەکەم بۆی خەڵک بزانێت یعنی دەیانگوت ئەوانە لە مەکینە دروست کراون مەکینە چونکە هەموو کڵاویان کلێتیان لەسەر و پوزەوانەیان لەسەر و لە یەک دەچن کە ڕۆیشتن هەموو ئەو کوڕە گەنجانە ئەدوت یعنی ئێمە کە ڕۆیشتین کلێتیان لەسەر بوو هەموو پوزەوانیان لەبەر بوو ئەو تفەنگانی بەکاریان هێنا بوو من هەموم ئەو کاتە چونکە من کوڕی عەشایرم یەکتیر ئینگلیزی بوو سێتیری ئینگلیزی بوو برنەوی کورد بوو برنەوی درێژ بوو برنەوی وەسەط بوو ماوزەر بوو و هەروەها غەدارە بوو لەگەڵ تاپڕ بوو ئەم هەموو جۆرەچەکەمان لەوێ بینی لەوێ ئێمەیان پشکنی چینە لای مەلاقادر نامەیەکی نووسی نامەکەمان هێنایەوە شێخ ڕەزا بە ئێمەی گوت ئاگادار بن ئێوە خەبەری خۆش دەگاوە لەوانەیە داخل بە چەمچەماڵیش بن پێشمەرگەکان ئەو کاتە حکوومەت لە ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژدا جێشێکی زۆری هێنا بۆ سەربان مەقان هەتا چایخانەکەی شوکری چایچی بۆ کوڕێگیری بۆ ئەوەی بچن هێرش بەرن بۆ ناو دەربەن بۆ پێشمەرگە تۆپخانەیان هێنا بوو ئەو کاتە پیاندەوە تۆپی خەمسە لەبان مەقاندایان نابوو و جگەلەوە هێزی خەیالیان هێنا بوو کە پێیان دەگوترێ سوارە لەگەڵ پیادەیان هێنا بوو و من لە بیرما ئەو کاتە برای بەڕێزم ئەو پیاوە جوانە شۆڕژگێرە خورشی شێرە لە ناو لەشکرەکەی بوو ڕۆژە پێش ئەوە من لە ڕێگای خزمێکی خۆمەوە چوون پەیوەندیم لەگەڵا کرد و دانیشتین باسی ئەومان کرد گوتی خەمتان نەبێ ئێمە هەموو هەواڵەکان هین ئەم لەشکرە دەگاتە ناو شۆڕش
دەگاتە دەربەن لە ڕێگای تو چەند ساڵی بووی وێ دەمێ من تەمەنم 13 ساڵ بە 14 ساڵ بوو. مثلا چه حەست نکتە دروست بوو گاواگوتە ئەو شۆڕشگەردیتن پێشمەرگەدی ئێمە لەگەڵوان دانیشتین بەڵێ ئێمە کە دانیشتین تەنها دەمەوێت ئەو بڵێم مزداقیەتی ڕاستگۆیی و مێژووی خەباتی بارزانی نەمر بوو بە چرایەک لە ناو هەموو مێشکی کوڕێکی گەنج و کوردێکی پاکە لە ناو دەرونی هەموو کوردێکی پاکە چرایەکی هیوای داگیرسان ئەویش ئەوەیە کە ئەبێ ئەم منەتەوەی ڕزگار بێ. پاشەوە شەوی سەعات ڕۆژی شەوی دە لە سەر 11 سەعات 12 شەو درایە سەر ماڵی ئێمە من و باوکم گیران ئێمەیان گرت کە چینە ئەوێمە 13 ساڵی بووی هاتن تو گرتن بەڵێ هاتن گرتمانیان شەوێ ئەو کەسەی کە ئێمەی لەوێ بینی بوو کەسێک بوو ناوی ناهێنم چونکە مناڵەکانی ماوە ئەو خەبەری دابوو توبی ئەوانە لە ناو دەربەن پێشمەرگە ئێمەیان گرت. بەڕاستی شەوێ ئەمەوێ هەڵوێستێکی کوردانەی کەریماغای هەمەوەند باز بکەم خۆی پۆلیس بوو ئەو کاتە گوتی ئەمانە گیراون هەشت کەسن خەڵکی چەمچەماڵن ئەمە قبول ناکەم حکومەت ئەمانە بگرێ دەستی دایە تفەنگ لە ناو مەرکەز شۆرتە وتی من مرکزەکە ئێستا عشیرەت دێنم هەموو مرکزەکە داگیر دەکەم. قایمقامی ئەو کاتە لە چەمچەماڵ ناوی شێخ عەلی تاڵەبانی بوو بەڕاستی کابرایەکی ڕەبەند بوو ژن و ماڵی نەبوو زۆر ڕقی لە کورد بوو بەداخەوە و دژمنایەتی شۆڕشی دەکرد هات لەگەڵ کەریماغا دانیشت لە ناو مەرکەز مفاوەزاتی کردوتی کاکە ئەمانە دەبێنە کەرکووک دوو پرسیاریان لێکرد بەیانی بەریانە دەن ئەمانە چیان هەیە گوتی ئەگەر وعدی ئەوم دەدەیت تێگەر نایلم ئەمانە بەرن بۆ کەرکووک. ئەوە بوو ئەو شەوە لەوێ ماینەوە شار خرۆشا چەند چەماڵ خەبەر گەیشت بەشێکی زۆر لە ڕێخستنەکان خۆیان ئامادە کرد بە گروپ هەندێکیان چوونە دەرەوەی شار لە دەوروبەری شاری چەمچەماڵ چاوەڕێ ئەوە بوون کە چی ئەوامرێکیان بۆ دێ و ئەو کاتە شێخ ڕەزا ئەمەی بەڕێوە دەبن. لە ڕاستیدا ئێمە دوو وەجبە گیران ئێمە هەشت کەس بووین من بووم باوکم بوو ڕەوفی عەلی ڕەیس بوو عەزیز بەربەر بوو سابیر دەلاک بوو مەجموعەیە بوون مەجموعەی دووەم ئەوە بوو حەبەنۆری تۆفیق نەعمان مامۆستا بوو لەگەڵ تاهای برایی لەگەڵ ئەو دوو کافرۆشی هەبوون لەوێ مامۆستا بوون لەگەڵ شێخ ڕەزای شێخ حامید ئەم مەجموعانەی گیران بە شەوێ کەس نەخەوت شار و ڕژا بوو خەڵک دەهاتن ئەوانە بۆی گیراون دەبێ بەربن بە سعات 5 بەیانی 5 و نیوی بەیانی 11 ئیلوونی بەیانیەکەی زوو لەسەر 11 مجموعەیە فڕۆکەی مێژی هەفتەی ڕووسی هات دایانە سەر چەمچەماڵە چون دەربەنیان قەسف کرد و یەکەمین شەهید کاکە حەمەی تەلانی بوو برای شێخ اسماعیلی تەلانی شەهید بوو ئەوە بوو جەیشەکەی بان مەقامیش مەقانی شێرشیان برد بۆ ناو دەربەن و لە بان مەقانەوە تۆپی خەمسە لە ناو دەربەنی دەدا. بەڕاستی ئیدیتر یعنی وەزعێکی زۆر ناخۆش بوو لەگەڵ سعات 7 و نیوی بەیانیە ئێمەیان بە کۆمەڵێ مسەلەحە برد بۆ تزانین دکتۆر گاواگۆ تو بەحسا بەێ دکتۆر جان گاواگۆ تو بەحسا وا بوویێرێن گرنگ دەکەم مەسەلا ئەس فکردکەم تو 13 ساڵی بوو یعنی وەکی کوتە بەشداری شۆڕەشێ کرد شۆڕەشا ئیلۆنێ تە مەڵە مستەفا دیت دکتۆر مەڵە مستەفا بەرزانی و یەک و دوو دیتەوە مەڵە مستەفا بەرزانی من شخصی بارزانی نەمرم نەدیوە بەێ لێ بەڵام بارزانی نەمر هەموو کەس دەیبینی بەێ هەموو کەس دەیبینی بۆ یەکەم خەڵک بڕوای بە بارزانی هەبوو بارزانی شۆڕشێکی بەرپا کرد هیوای بە خەڵک بەخشی بارزانی نەمر مەسلحەتی خۆی نەویست ئەبەدەن نە قەسری دروست کرد نە سەروەتی پێکەوە نە ژیانی خۆی وەکو ژیانی کەسێکی ئاسایی بەڕێبرد بەڵام پێشەنگێکی خاوەن وێناکردنی ڕوئایەکی تەواو بوو و ئامانجێکی هەبوو و یەک وتار هەبوو کوردستانیان ئەمان هەموو کورد بە ژن و بە منداڵ و بە پیر و گەنجەوە کوردستانیان ئەمان هەر دخوازم شتە دکتۆر جان ئەس دخوازم وێشتە بپرسم یانی گاواگۆ مەڵا مستەفا بەرزانی گۆ کوردستانیان ئەمان دەنگی لە هەر چار پارچەی کوردستان بەلا وە نییە بەلێ فەرموو تو باس بارزانی نەمر نە کەناڵی تەلەڤیزیۆنی هەبوو
نە ڕاگەیاندنی هەبوو نە تەلەفۆنی هەبوو ئەمڕۆ قسەیەکی لە ناوپردان بکردبایە بەیانی لە دوورترین گوندی کوردستان جێبەجێ دەکرا یەک وتار یەک بڕیار شۆڕشێکی سەرتاسەری من لە بیرمە خەڵکی تورکمان پێشمەرگە بوون مەسەلەن بەهجەتە تورکە خۆمان تورکمان بوون مناڵترین پێشمەرگە بوو هەتاکو شەهیدی هەتاکو وەفاتی کرد هەر پێشمەرگە بوو عەرەبەکان من لە بیرمە کە کی عەرەب بوو هاتبوو ئەو کاتە هاتبوونە ناو شۆڕش پەناگە بوو شۆڕش لەسەر ڕق ئیشی نەدەکرد دوشمنەکانی خۆی عەفو کرد ئەوانەی خیانەتیان لە شۆڕش کرد بارزانی هەمووی عەفو کردن بارزانی ئیمانی بە قۆناغبەندی خەباتە بوو بە مەراحلی خەباتە بوو بۆ بارزانی دەبێت سمبل بێ ئەوەی ئیسلامیە ئاینەکەی بۆ خۆی ڕێبازەکەی بۆ خۆی بەڵام ئەبێ بارزانی لای ئەو سمبلی خەباتی نەتەوەکەی بێت چونکە ئەو کووردە ئەوەی لە حزبێکی ترە حزبەکەی خۆی خۆش بێ خەباتی بۆ بکە بەڵام بارزانی یەکەم کەس بوو مۆمی کوردایەتی لە ناو دەرونی ئەو لایەنانەشە هەرگیرسانوە بۆیە هەموو کەس دەبێت بەو چاوە تەماشای بەرزانی بکە دکتۆر جان تو دزانی مەسەلە ji her çar parçeyên Kurdistanê beşdarî di şoreşî îlon dikir her çar parçeyên Rojhilatê Kurdistanê Başûrî Kurdistan Bakurî Kurdistan Roja fermo bû بارزانی لە ساڵی 1930 لەدایک بووە لە 30 ساڵی لەگەڵ دایکی بند بووە لە 1990 لە شۆڕشی شێخ مەحموود کە تەمەنی 16 ساڵ بووە بەشداری شۆڕشی کردووە لە ساڵی 1931 منەسقی بینی کوردستانی ئێرە و باکوور بووە مەلا مستەفا لە ساڵی 1932 سەرۆکی لەشکری شۆڕش بووە لە ساڵی 1934 نەفی کراوە بۆ جنوب مەلا مستەفا لە 1943 هەڵات چوە ئێران لەوێوە لە ساڵی 1943 بۆ 45 مەلا مستەفا شۆڕشی بەرزانی بەڕێوە بردووە بەشداری تیا کردووە مەلا مستەفا لە ساڵی 1990 لە یادی شۆڕشی کۆماری مەهابادا کەسێکی دیار بووە لە شۆڕشی مەهابادا لەقەبی جەنەراڵی پێبەخشراوە شۆڕشی کۆماری مەهاباد کە کەوتووە تاکە کەسێک کە بەردەوامی بەو شۆڕشەشدا بێ ئاڵای شۆڕشی کوردستانی پاراستی بێ بارزانی بووە بارزانی ئەو ئاڵایە گەیاندا ئەمڕۆ بارزانی تو بە خەڵکی وت ئەمە ئاڵای ئەو میلەتەیە کە دەبێ خەباتی بۆ بکە بارزانی یەک هەدەفی هەبوو ئەبێ کورد بگا بە ئامانجی خۆی وە قۆناغبەندی وە با پێت بڵێم بارزانی کە هاتەوە لە رووسیا طبعاً لە پەڕینەوەی لە ڕووباری ئاراس و 500 پێشمەرگەی پاڵەوانی لەگەڵا بوو چەند ساڵ لە غەریبی بارزانی ئەگەر بیستایە ئەبوو بە ڕێیس وزەرە بارزانی ئەگەر بیستایە بوو بەسەر کۆماری عێراق بارزانی ئەمەی نەویست کە هاتەوە لە مەبەستی حکومەتی عەبدولکەریم قاسم تێگەیشت هاتەوە کوردستان ڕۆژێک نەچووە بەغدا ڕۆژێک نەچوو بڵێ وەرە لێرە دخوازم بزانم هێژا دکتۆر لێرە دخوازم ئاستی ناوخۆییدا تەسیری بەرزانی نەمر ئاستی ناوخۆیی ئاستی کوردستاندا خودی کارگەریەکی گەلک مەزن لە هەر چار پارچەی کوردستانی بەس دە ئاستا ناونێتەوەییدا کارگەری شۆڕشی ئەیلول چ بوو ئاستا ناونێتەوەییدا بارزانی کە ئەڵێ کوردستانیانەمان خۆنەی بود کوردستانی باشووریانەمان خۆنەی بود کوردستانی باکووریانەمان خۆنەی بود کوردستانی ڕۆژئاوا باشووریانەمان وتی کوردستانیانەمان یعنی هەموو کوردستان کەواتە بارزانی نەمرد لە دیدی بارزانی نەمردا لە هەڵگرسانی یەکەمین چەخماخەی شۆڕشی ئەیلولدا هیوای بارزانی ڕزگاربوونی تێکڕای کوردستانی گەورەیە بەڵام لەبەر ئەوەی ئەو دراس شۆڕشی بارزانی نەمر شۆڕشی ئەیلول بەدەستی دەرێکی نەبوو بە خودی ناوخۆیی بوو بە هەستێکی کوردانی ناوخۆیی بوو کە ئەلم ناوخۆیی ینی هەر چوار پارچەی کوردستان بۆیە بارزانی سەرۆکێکی نەتەوەی هەموو کووردە یعنی هەر کەسێک لەم ڕاستیە لا بدە گوناح بەرامبەر بە خۆی دەکا هەر حزبێک بێ گوناح بەرامبەر بە حزبەکەی خۆی دەکا چونکە کە بینایەک تۆ بنیاتی دەنێ ئەگەر بتەوێ بنتەمەڵەکەی بڕوخێنی بنتەمەڵی شۆڕش
بنتەمەڵی کوردایەتی و دەستپێکی کوردایەتی لە بەرزانی نەمەرە دەست پێ دەکات. دکتۆر جان دەخوازم بپرسم هەر بڕوانامە یەکم هەبێ هەتا ئەو ڕۆژەی دەمرم من ناڵێم لە طبعا ئاین و خودای گەورە و پێغەمبەر و ئەمانە ئەوە شتێکی پێرۆزە لای هەموو کەس بەڵام لە بەرزانی پێرۆستر کەس نابێت ببین. دکتۆر نهاتە gelek ئەمە کەمکردنەوەی ئاستی حیزبەکانی تر نییە تە gelek بوو یەرین گرنگانی زمان تشتین گرنگ گوتن ئەم ئەستە ساڵی 2025 ئەستەم ساڵی 2025 کارگەری شۆرەشی ئیلۆ شۆرەشی ئەیلول 1961 حتا ئەمڕۆ بەردەوامە چاوە فکرد با پێت بڵێم طبعا بارزانی نەمر ئیمانی بە دیالۆگ هەبوو چون بیکوژن بەڵام دیالۆگی دەکرد موامەریان لێ دەکرد کودەتایان لێ دەکرد بەڵام دیالۆگی دەکرد لە حکمی لا مەرکەزیەوە دەسی پێکرد دوای هاتە حکمی ذاتی ئەو 22 بەندەی کەوا لە ڕێکەوتنامە 11 ئازارە هەبوو بەغا خیانەتی لێ کرد ئەو کاتە خوالە خۆش بوو سامی عەبدوڕەحمان هات بوو بۆ وەزیری کاروباری کوردستان ینی شمال من چەندین دارسەردانیم کردووە ئەمە لێرە شتێک بژێڕمەوە خەڵک چۆن لەگەڵ ئەم شۆڕشەیە بوو بۆ نمونە کە ڕێکەوتن نامێ 11 ئازار بوو شەوەکەی ئەعلان کرا ئێوارەکە من تەلەبە بووم قوتابی بووم لە پۆلی یەک لە بەشی کوردی لە بەغا هەرچی کورد هەیە هەرچی فەیلی هەیە هەرچی ڕۆژێک ئەسلی کورد بووە هەموو لە بەغدا ڕژاینە شەقام ئەو شەوە شتێک دەگەڕمەوە مەبەستم خەڵکە ئەو شەوە ئێمە چوونە ماڵی مەحموود زامدار شاعیر و نووسەر مجموعەیە گەنج بوون من بوو ئەو مەجید بوو عەبدوڵڵا مەجید بوو عەدنان جەمال بوو ئەو گۆرانی بێژەکەی خەڵکی کۆیە مەحموود زامدار شعرێکی بەو شەوە نووسی 11 ئازار جەژنی کوردان ئۆتۆنۆمیمان وەرگرت بۆ کوردستان ئەو شەوە عەدنان جەمال ئاوازی بۆی دانا ئەو شەوە ئێمە بووین بە کۆرس هەتا بەیانی نەخەوتین وەفدی کە هاتن دوای ئیعلانکردنەکە ڕۆژی دوایی ئەوە بوو لە ساحەی تەحریر جەنابی جوانە مەرگ شەهید کاک ئیدریس بارزانی بوو جەنابی تەمەن درێژ بێ کاک مەسعود بوو و نافی جەلال بوو خوالێ خۆش بوو و مەحموود عوسمان بوو ئێمە چین ئەو منەسەیی کە لەوێ وتارەندە من ئێستا ڕسمەکەم لەوێ دەرچووە من لەوێ بووم ئێمە ڕۆیشتینە ئەوێ ڕۆژی دوایی جەنابی کاک مەسعود و کاک ئیدریس و ئەوان هاتن بۆ بەشی کوردی هیچمان نەبوو چەند کورسیەکمان هێنا لە باخچەداماننا کاک مەسعود ئەوان دانیشتن هیچمان نەبوو بیکەین ئێمە ئەو کاتە ئەو گۆرانیەمان گوت یەک عود بە دووسێ کەس جوان لێگرت 11 ئازار جەژنی کوردان ئۆتۆنۆمیمان وەرگرت بۆ کوردستان کاک مەسعود ئەو کاتە گەنج بوو بیدایەتی بوو ئاوای کرد ئەمن ڕام کرد چوون بتم بەڵێ گوتی ئەو شێعرە کەی داتاننا کەی لەحنتان کرد کەی پرۆڤەتان لەسەر کرد گوتمان ئیمشەو شێعرەکەمان داناوە ئاوازمان بۆ داناوە نەخەوتینەوە ئێستا شێر بەردەم ئێوای ڕێن دوای تۆمار کرا و ئێستا ئەوانەی کەوا لەوێ کۆرس بن گۆرانەکەم تۆ لە هەولێر ماون ئەوی ڕۆژەیەکێک لەو خوشکانەی کە لە کۆرسەکە بوو هاتە ماڵی من وتم ئەڵێ چی بە مێردەکەت بڵێم تۆ کاتی خۆی لە تەلەڤیزیۆن گۆرانیت بۆ کوردستان دەگوت گوتی نانا نەڵێ لەوانەیە مێردەکەم تەلاقم بدا یعنی خەڵک بەو ڕوحیەتە ئیشی بۆ کوردایەتی دەکرد بۆ چونکە دەیزانی بارزانی کەسێکە ڕێگایەکی هەڵبژاردووە و خەڵکێکی فێر کردووە ئێستاش ئەمەی کە دەستکەوتە هەر درێژە پێدانی یەکەم هەنگاوی ئەو هەنگاوەکانی ئەوە ئێستاش لەژێر ڕووناکی ئەو بۆ چوونەی کوردستانیانەمان و مافینەتەوە و پێکەوە ژیانەی ئەوە ئەمن لە بیرمە بارزانی نەمر نەلیجنەی اختیالاتی دانا بچێن دشمنەکانی بکوژێ نەچوو خەڵک تەصفیە بکە باوشی بۆ خەڵک کردەوە ئەو حزبی شوێعەیە کە لە ڕۆژێک لە ڕۆژان ئەبێ لێم ببرن من حەقیقەت دەڵێم باسی مێژوو دەکەم کە دژ بە شۆڕش وەستانەوە و لەگەڵ بەعسا ئیتفاقیەیان کرد کە ڕێککەوتن هەستان فەسائیلیان دانا دژی شۆڕش شەڕی براکوشی خەریک بکەن وەک کردیشیان بەڵام بارزانی نەمر کەلیان قەومە کە سەدام هەمویانی وێران کرد باوشی بەیان کردەوە کوردستان وتی وەرنە کوردستان لەگەڵیان بوو عەزیز محەممەد ئەوەی لەبیر ناچێت دکتۆر ئێستاکە عەزیز محەممەد
ئەوی لەبیر نەچوو و ئەو هەڵوێستانەی بازرگانیان لەبیر ناچێت بارزانی ئەم پیاوە گەورەیە بوو خاوەنی ئەم ڕۆحە گەورەیە بوو ئێستاش دکتۆر من کە سەیری کاک مەسعود دەکەم سەیری هەڵوێستی کاک مەسعود دەکەم سەیری چاوی دەکەم کە دوور دەڕوانێ من بارزانی لە چاوی ئەوە دەبێ ببێنم دکتۆر قۆناغی نونە ئەمە ئەستە ساڵی 2025 ئەو قاس ینی شۆرەشی کوردستان gelek merhele derbaskirin gelek qonaq derbaskirin diroja îroda tu fikir dikê mesela hizbên Kurdî doza Kurdî çûn tev bigirin çûn hereket bikin برای من ئێمە ئێستاکە لە وەزعێکی زۆر ناسکاین چونکە وەزعی نێودەوڵەتی و وەزعی ناوخۆی بەداخەوە ئێمە لایەنە سیاسیەکان خاوەنی یەک وتار نین یانی و دیارە بەرژەوەندی کەسی شۆڕشی ئەیلوو دەستی دەرەکی تیانە بوو بەڵام ئێستا دەستی دەرەکی ئیش لەسەر هەندێک لایەنی حیزبەکان دەکات کە بەداخەوە دەزانن لەوە سوود وەردەگرن بەڵام زەرەر بنەتەوە بە خۆشیان دەگەێنن ئێمە لە ئێستادا دەبێت بزانین چون خۆمان بە خەڵک دەناسێنین ئێستاکە عیلاقاتی دەرەوە ینی من ببوورە ئێستا ئێمە کە قسە دەکەم بە کوردی من بەس بۆ کورد قسە دەکەم من بۆ ئەنگلیزی قسە ناکەم من بۆ ئەمریکی قسە ناکەم من بۆ فەڕەنسی قسە ناکەم من بۆ کەسێک لە جنوب قسە ناکەم پێویستە من بۆ هەموو دنیا قسە بکەم ئەبێ هەموو دنیا من بناسێ بارزانی هەموو کەس ناسی خەڵک کوردی ناسان ئێمە نەمانتوانێت لەم خۆناغەیە خۆمان بە خەڵک بناسێنێ ئێمە ئێستاکە کەوتوینەتە ژێر فشاری بەرژەوەندی دنیا چۆن لە ئێمەیە بەرژەوەندی دەبینن ئەبێ ئێمە سیاسەتی ئەوە بکەین بەرژەوەندەکانی ئەوان پارێزین بەڵام خۆشمان ئیسپاتی خۆمان بکەین بۆی بەرژەوەندەکانی خۆمان دەستخۆش دکتۆر gelek گرنگ بوو و ئەم هیوایش divê berjewendiyê ئەم هیوایش لە جەنابی سەرۆکا دەبینم تەمەندرێژ بێ و ئەمە کەمکردنەوەی ئاستی هیچ لایەنێکی سیاسی نییە و هیچ قایدێکی سیاسی تری کورد نییە نەخێر ئەوان بۆ خۆیان چونکە حیزبی نەتەوەی یەک ئامانجی هەبێ تاکتیکی ڕۆژانەی دەگۆڕێ نابێ بچێتە ناو چوارچێوەی خیانەتکردن لە میلەت ئیدی کەش خۆیانە بەڵام کە چۆن ناو چوارچێوەی خیانەتکردن نەخێر بۆ نمونە ئێمە لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا یەک خائینێکە بوو دکتۆر جان یەک خائینێکە بوو لە بەغدا ئێمە لە سجن بووین من 5 سجن بوومە سجن نەماوە لەو عێراقە سجن نەبووم هەردوو جۆم پەردەکانی سناعیە دەستم پشتم سوپاسی جەنابی کاکنێچیر دەکەم لێرەوە کە وەکو برایکی بەڕێز بیست بووی کە وەزعی من ناردبی گوێیەکیان لە دەرەوە بە چاکردم بەڵام ئەو کەیتر هەروە ماوە هەتا ئێستا هەروە ماوە بەلیان سلامەتیاتە خوازن دکتۆرش بەرگۆ خلاص ئێمە بەوە سەر بەرزین gelek spas بۆ te دکتۆر te gelek ئاگاهداریên girîng dan gelek tişte min nû fêr bûn spas بۆ te سپاس بۆ تۆ و یادی شۆڕشی مەزنی ئەیلول بە بەردەنرخێنین و پێویستە ئەمە هەموو مناڵی کورد ئەم حەقەتە بزانێ خەڵکاتۆتە سەر حازری بەڵام خەڵک ماندوو بوو بەڵام ماندووبوونەکەی لە پێناوی ئەمڕۆدا بوو و پێناوی داهاتوێکی گەشتردایە و ئەم پەیامە بارزانی نەمرد چی کرد و دەبێت کاک مەسعود و لەسەر هەمان ڕێگە و ڕێچکە دەڕوا دەبێت گەورەی و برا گەورەی بنوێنێ ماڵی کودڕێک بخاتەوە و من دڵنیام ئەمە لە دیدی ئەودا هەیە و هەنگاوەکانی ئەو بەرە ئەو ئامانجە دەڕوا خوا کوردستان پارێزراوکە سەرکردە بەڕێزە دڵسۆزەکانمان پارێزراوە دەست خۆش زۆر سپاس دکتۆر gelek مەمنون